راپۆرتە نێودەوڵەتیەکان زەنگی مەترسیەکی گەورە لە سوودان لێدەدەن لە وڵاتێکدا کە بووەتە گۆڕەپانی جەنگی نێوان سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا، ملیۆنان مرۆڤ لە لێواری مەرگدان. کۆمەڵێک ڕێکخراوی ناحکومی ئاشکرایان کرد کە لە باشووری کۆردۆفان و باکووری دارفور خێزانەکان تەنیا یەک ژەم نان دەخۆن و زۆر جار چەندین ڕۆژ بەبێ هیچ خۆراکێک بەڕێ دەکەن. تا ئەو ئاستەی پەنایان بردووەتە بەر خواردنی گەڵای درەخت و ئالیکی ئاژەڵ بۆمانەوە. جەنگی ناوخۆ لە سوودان لە نیسانی 2023ەوە دەستی پێکردووە. ئامارەکان باز لە کوژرانی زیاتر لە 20,000 کەس دەکەن، بەڵام کارەساتە گەورەکە لە ئاوارەبووندایە. نزیکەی 14 ملیۆن کەس ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. 9 ملیۆنیان لە ناوخۆدان و 4.4 ملیۆنیش چوونەتە وڵاتانی دراوسێ. ئەمە واتای لە هەر 4 سوودانیەک یەکێکیان ئاوارەیە. ئامارەکان شۆکهێنەرن، جیهانیش بێدەنگە. بە پێی پلانی وەڵامدانەوەی مرۆیی بۆ ساڵی 2026 ڕێژەی لە 161 دانیشتوانی سوودان واتە 29 ملیۆن کەس بەدەست نەبوونی ئاسایشی خۆراکیەوە دەناڵێنن. لە سوودان برسێتی وەک چەکێکی جەنگ بەکاردەهێنرێت. کێڵگە و بازاڕەکان بە ئەنقەست خاپوور دەکرێن و گەمارۆ دەخرێتە سەر گەیاندنی هاوکاریەکان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژنان و کچان قوربانی سەرەکی قەیران و جەنگی سوودانن. هەزاران ئافرەت لە کاتی ڕۆیشتنیان بۆ کێڵگەکان یان بازاڕ یان بۆ هێنانی ئاو ڕوبەڕووی مەترسی دەستدرێژی ڕفاندن و هەراسانکردن دەبنەوە. ئەو خێزانانەی کە ژنان سەرپەرشتیان دەکەن، سێ هێندەی خێزانەکانی دیکە ڕوبەڕووی مەترسی برسێتی دەبنەوە. لەلایەکی دیکەشەوە منداڵان 3 ساڵی تەمەنیان لە ناو ئاوارەیی و بێبەشبوون لە خوێندندا بەسەر بردووە. زیاتر لە 58,000 منداڵ بەتەنیا و بێ خێزانەکانیان گەیشتوونەتە وڵاتانی دراوسێ کە زۆربەیان بریندارن و تووشی شۆکی دەرونی قوڵ بوون. لەم نێوەندەدا بێ هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بووەتە پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانی مرۆڤایەتیەوە. لە کاتێکدا نەتەوەیەگرتوەکان باس لە گەورەترین قەیرانی ئاوارەبوون لە جیهاندا دەکات. بەڵام هاوکاریکردنی ئەو وڵاتە و پارەدارکردنی ڕێکخراوە مرۆییەکان لە ئاستێکی زۆر نزم و شەرمەزارکردایە. کۆمیسیۆنی باڵای پەنابەران ئاشکرای کردووە تا ئێستا تەنیا لە 16 ئەو یارمەتێ دابینکراوە کە بۆ ناوخۆی سوودان پێویستە. ئەم کەم تەرخەمیەی وڵاتانی بەخشەر وا دەکات جیهان هاوبەش بێت لە دروستکردنی ئەم مەرگە هێواشەی گەلی سووداندا. ئێستا سوودان سەرەڕای ئەوەی قوربانی جەنگێکی ناوخۆییە، هاوکات بووەتە قوربانی دووڕوویی و فەرامۆشکردنی جیهانی. وڵاتانی سەرمایەدار و زلهێزەکان کە ساڵانە ملیاران دۆلار لە جەنگەکاندا خەرج دەکەن، چاویان لە ئاست دیمەنی ئەو منداڵە سوودانیانە داخستووە کە لە برساندا گیان دەسپێرن.